سڵاو بینەرانی بەڕێز، ئاینی ئیبراهیمی چییە؟ ئەی ئاینە ئیبراهیمیەکان کامانن؟ بۆچی لەم ماوەیەدا هەڵایەکی زۆر لەسەر پرسی ئاینی ئیبراهیمی دروست بووە وەک ئەوەی کە ئاینێکی تازە هەڵبقڵێ لە بنی ئەرزەوە؟ بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادرمان کردووە کە بەڕێزیان خۆی پسپۆرە لە بواری دیالۆگی ئاینەکاندا. مامۆستا بەخێر بێ. زۆر سپاس. با پرسیاری تەقلیدی ئاینی ئیبراهیمی چییە؟ بەڵێ، بەناوی خۆی گەورە. ئاینی ئیبراهیمی ئاین نییە، پرۆژەیەکە. پرۆژەش نییە، پرۆژێکی نووسراو نیە، من نووسراوم نەبینیوە. زیاتر دەنگۆیەکە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە خراوەتە ناو، خراوەتە بەرباس و لێکۆڵینەوە، دەنگۆیەکە بڵاو بۆتەوە. تا ئێستا بانگەشەکارانی بە فەرمی دیار نین بەڕاستی، بەڵام ئاینی ئیبراهیمەتەوەین بڵێین پرۆژەیەکی سیاسیە بۆ بەکارهێنانی دین یاخود جارێک کە فۆرمەلەکردنەوەی دین لە قاڵبێکی نوێدا. پرۆژەیەکی سیاسیە لەوانەیە پرۆژێکی استیخباراتی یان کۆمەڵی ڕێکخراو لە پشتی. بەس من بووە هەر کەلیمەی کە ئاینی ئیبراهیمی بەکار هاتووە لە بەیتی ئیبراهیمی هەیە. بەڵێ، طبعا لە ئەسڵا ئاماژەیە بۆ ئەوەی کە ئاینی ئیبراهیمی کە مەبەست پێی سێ ئاینە لەبەرەوەی هەرسێ ئاین کە ئیسلام و مەسیحی و ئاینی یەهودیە کە هەرسێکیان ئەگەڕێنەوە بۆ ئیبراهیم عەلەیهی سەلام کە باوکی پێغەمبەرانە. نسبەتەکە بۆ ئەوە ئەجینا و ئەگەر بەو شێوەیە بێ کە مەبەست پێی سێ ئاینەکە بێ نابێ بە ئاینی ئیبراهیمی بەکاربێ، ئەبێ ئاینە ئیبراهیمیەکان بەکاربێ. بۆیە ئەم مستەڵەحە طبعا پێشتر بەکار هاتووە. وابزانم مستەشریقێکی فەڕەنسیە لە 62 وەفاتی کردووە، ناوی سوارێس. ئەو ئاینی ئیبراهیمی بەکارهێنەوە یا ئاینە ئیبراهیمیەکانی بەکارهێنەوە، بەس مەبەستی پێی بەڕاستی ئەم ئاینە نییە. وتەنانەت بەیتی ئیبراهیمیش لە ئابوظەبی هەر دیسانەوە یەکسان نییە بە ئاینی ئیبراهیمی، یعنی دوشتی جیاوازە. دکتۆر پێشەوەی بچمە ناو بابەتەکە بەگشتی ملاحەزەیەکم هەیە، ئاخر مەسیحیت کوا ئاینی ئیبراهیمیە؟ چونکە خۆ ئیسا کوڕی ئیبراهیم نییە، ئیسا باوکی نییە، ئیسا خۆمان نەزانین هەر دایکی هەیە باوکی نییە. خۆی عیسا عەلەیهی سەلام پرسیارێکی وردە. عیسا بۆی اعتیبارەی کە کوڕی مەریەم و باوکی نییە بەو تێڕوانینە دروستە کە باوکی نییە و لەبەرەوەی ئیسرائیلی نییە، بەوی اعتیبارە ناگەڕێتەوە. سورەتی صەف ناڵێ یا قەومی، ئەڵێ یا بەنی ئیسرائیل. بەڵام لە ڕوانگەی تەوراتەوە، لە ڕوانگەی عەفو ئینجیلی لۆقاومەتەوە ئیبراهیم عەفو عیسا عەلەیهی سەلام کە کوڕی یوسفی نەجارە، یوسف کوڕی یعقوبە، بە تەسەسولێک بە 56 پشت ئەچێتەوە سەر ئیبراهیم، هەرچەند بە لە شوێنێکی ترا بە 45 پشت ئەچێتەوە سەری. بەوەی اعتیبارە لە اعتیباری باوکیەوە لەبەرەوەی مەریەم دەستگیرانی یوسف بووە بەم اعتیبارە باوکی هەیە. لای مەسیحیەکان عیسا هەر خۆیە ئەسڵەن، ئێمە ئەڵێن باوکی نییە هەرڵەن خۆیشە ئەسڵەن. یانی وەڵای جاوتە هیگڵ کە فەیلسوفێکە جۆرە لە تەناقوڵ هەیە لەو بابەتەیە. بەڵام دوجار ئەگەر بە اعتیباری دایکیشی بێ، دایکی لەبەرەوەی لە نەوەکانی لە کچی عیمرانەوە عیمرانیش دەچێتەوە سەر نەوەکانی لاوی، ئەویش دەچێتەوە سەر ئیبراهیم، لە دایکیشەوە ئەبێت هەر ئیسرائیلی. زۆر باشە بێمەوە سەر بابەتەکە. کەواتە ئێمە ئێستا فەرقمان کرد لە بین ئاینە ئیبراهیمیەکان لەگەڵ ئاینی ئیبراهیمیەکان قسەمان لەسەر نەکرد. ئاینە ئیبراهیمیەکان مصطلحێکی دروستە، حتا تەنانەت ئەبنا و ئیبراهیم کوڕەکانی ئیبراهیم هەر مصطلحێکی دروستە، مەبەستی پێی هەر سێ ئاینەکەیە. ئەم مصطلحێکە لە بواری بەراوردی ئاینەکانە بەکاردێ، واتە ئەو سێ ئاینەی کە ئاینی کۆکن لەسەر کۆمەڵە بابەت یەکتاپەرستی هەرسێ لا کۆکە تقریبەن، یعنی بێ بە ورکردنەوە ڕێزگرتنیشی گەورە بۆ ئیبراهیم کە باوکی هەرسێ هەموو ئاینەکانە و جەختکردنەوە لەسەر کۆمەڵێ بەهای ئاینی و ئەخلاقی و تەشریعی. بنبورە هەر بالمناسبە ئاەت سورەتی بەقەرە بزانم ئاەتی 112 وإذ قال يعقوب لبنيه ما تعبدون من بعدي قالوا نعبد إلهك وإله آبائك إبراهيم وإسماعيل. إسماعيل شيخاتنا وآبائي ولا تموتن إلا وأنتم مسلمين. يعني بلى يعني آين أتوين بلين آين إبراهيمي استا بنظري من آين إبراهيمي
لە قەوسێکە دوای لە خەڵک لێم نەکا بەهرە ئیسلامە بۆچی چونکە خوای گەورە کە ئاماژەیدا فەرمێ شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه هم أين كان الإسلام كوبتوا بويا أقربتوا بس بنبر هل آتكي سورة آل عمران إن أولى الناس بهذا بإبراهيم للذين اتبعوه وهذا النبي والذين آمنوا يعني بويا من لبري بسبوري براوردي أين كان همو تورى أساسي كاني أين كاني بيشو الإسلام كوبتوا شل مجالي بيرو باورات شل مجالي تشريع قانونات شل مجالي أخلاق وأبابتانية همو أبابتانية الإسلام هي تواني بلين الإسلام آيني إبراهيمي وكوتا آينه وهيج آينك لدواء إسلام نايت زور باشا دكتور با أم برسيارة بك بوشي أم هلاي بتابتي أم هلاي هلاي مسلمان كان أخو أشكر لا مسلمان كانش لا كوم الله كسانك برسيارك أما أما خواي جوري خوينا فرمي إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون هذا أخوي باريز يعني يترم هلا يعني إسلام دين إسلام مسلمان ونزل تستكلتيها يعني بوشي يعني قابل إسلام لنا وبتشي بشتيك لو شيء بم ديني إبراهيمي كباسية كان بلين يشبت يعني بالله خوي لراستيا مونس سوران دينك أجروي كرازبه كبانغشي بوكري بمشي ويبه ما ترسيني لسر إسلام بلكم ما ترسيا لسر بيكوجيان كبناي بيكوجيان أكري ما ترسيا لسر مسيحية ما ترسيا لسر عيني جو بۆچی چونکە لە ئەسڵا تۆ تێ دیکتاتۆریەتی ئاینی دروستکەی خدا نەویستە خەڵک یەک ئاینی هەبێ تو ئێستا بتێت یەک ئاین بتەوێت خەڵک بکەیتە سەر یەک ئاین بەس ئێستا تۆ ئێفتیرازی ئەوەت کردو کە ئانەوێک ئاین هەبێ نا ئەوە بەشێک بێ لە پرۆژەکە لەبەرەوەی ئێستا بە ئەگەر بۆچی ماوەسە سۆران چونکە ئێستا دنیا بۆ نمونە ئەمریکا کە لەوانەیە ڕابەرایەتی ئەمە بکە چونکە بارحاڵە و بابەتێکی ترا ئەمریکا خۆی ئێوە ڕابەرایەتی جیام کە لە ڕووی یەک دەوڵەت و سیاسیەوە وأمريكا دەیەوێت لە ڕێگەی دۆلارەوە ئابووری جیهان ژێردەسە بکە و بەڕێز داگەداری پرۆژەکەی نهایەتی تاریخی کۆتایی مێژووی کە ئیتر کە کۆتا فەشەلی هێنا بۆچی فەشەلی هێنا بۆچی فەشەلی هێنا ئەسڵەن ئێستا ئیش لەسەرەوە کرێ کە یەک کللتور یەک دینی یەک دراو یەک سیاست ئیش لەسەرەوە کرێ ماوەسا ئەو پرۆژەیە فەشەلی نێنەوە لەوانەیە لە مەرحەلێکە فەشەلی نابێ ئەو پرۆژەم تەسەورەکەم پرۆژێکی استراتیژی بە جارێک کە بیانەوە بێتەوە ناو ڕابەرایەتیکردنی دنیا بۆیە ئاینێک بەناوی ئاینی ئیبراهیمی پاشان ئەمە یەکێک لە خەتەریەتەکانی کە تۆ دیکتاتۆریەتی دینی دروستەکەی کە خوا نەویستەوە بکە بەلەمەکە دوو ئێمە سێ ئاینمانێ بەناوی ئاینی ئیبراهیمی ئەی بێ زەحمەت 3 ملیاری ئەم شوێنکەوتی ئاینێ ئەی 3 ملیار عفو ئەی 3 ملیارەکەی تری کە کۆنفۆشیۆسی و بوزی و هیندۆسی و ملحید ئەوانە چی لە یەکەی ئەوانەکەیتە دەرەوەی ئاینی ئیبراهیمی بەڕاستی پرۆژەیەکی خەیاڵیە یعنی مەترسی لەسەر ئیسلام نییە بە هیچ شێوەیەک بەڵام مەترسیە لەسەر مرۆڤایەتی ئەگەشتێکی وایە باش بمبورە فەرقی بینی ئەمە و ئەوەی ئەبوو زەبی چیەوەی کاڵێن مزگەوتێک و کەنیسەیەک و کنێستێک دروست کرا و هەر کەسێک بۆ خۆمێژی خۆیەک ڕاستی من زۆر بە دوواداچوونم کردەوە بۆ مەسەلەی ئەو بەیتی ئیبراهیمیە لە ئەبوڵەبی خۆشە یعنی ئینسان من دەرفەتم هەبووە بچوومایەتەوە بەڵام زۆر سەیرم کردەوە زۆر سەیری هەیکەلەکە و بە دوواداچوون و بۆ ئەو چۆن دروست کراوە ئەساسەکەی چیە لە ڕاستیە ئەو بابەتەش پەیوەندی بە ئاینی ئیبراهیمیەوە نییە يعني بتيراني من تعيشي أديانة يعني بو تعيشي أديانة سي بيتا سي برزقايا بجيا هر كسي آزادة كعادة من التاريخ شاما مو مسسورة مزقوتي كو كنيسة درقا كان تناد ديواري سنة أوروبا زور بشونو يعني أمرو كنيسة وباني مزقوتي يعني من باسي استاكم باسي داتوناكم وأصلا بيتي إبراهيمي ليكوتي أو ريكوت النامة وليكتيكي شنبو كالنيوان دكتور أحمد الطيب سەرۆکی باڵێن شێخی ئەزهەر و پاپا فرانسیس کە چەند ڕۆژە لەمە بەروەفاتی کرد لە چواری 2019 کە ئەم ڕێکەوتنامەیان کرد بە ناوی وەثیقەة الأخوة للسلام العالمي ئەو ڕێکەوتنامەیەکی وە زۆر طبعا هیچ معارض نییە لەگەڵ ئیسلامە بە هیچ من هەمووی بخوێنێتەوە معارض نییە لەگەڵ ئیسلامە و شتێکی زۆر باشی شەکەکارەکە لەسەر پێکەوژیان نەک ئەوە یارمەتیدانی لێ قەوماوان فریاکەوتنی هەژاران چەسپاندنی ئاشتی لە عالەمە و لێکەوتەیەکی بریتی بوو لەوەی ئەو بەیتی ئیبراهیمیە دروست بکرێت لێکەوتەی لەوە گەورەتری ئەو بوو بە ڕۆژێکی جیهانی لە نەتەوە یەکگرتوەکان ناسێنرا بۆیە ئەو بابەتەش من پێم وایە تا ئێستا یعنی زاهیرەکەی پەیوەندی نییە بە ئاینی ئیبراهیمیەوە زۆر باشە من دیقەت ماوە کەسانی معتەدیل وەکو عەدنان ئیبراهیمیش گاڵتەی بەو قسانەیە کە خەڵکی کەنوە کردوانە بە هەرە ئاینێکی ئیبراهیمی و نازانم چی وەکو بەڕێزیشت باست کرد شێخ ئەحمەدی طەیب کە
شيخ يزهر ونموني بەڵێ أخو نوێنەری نیوەی سنەیە. سنەی بەڵێ ئیتر ئەمە چی بوو ینی بۆچی خۆی بەڕاستی ئستاز لەبەرەوەی ئێمە هەمیشە نظریە و تیۆریای پلانگیێڕی لە عالەمە یەکێکە لەو نظریانی کە هەمیشە لەبەر چاوی خەڵکایە ئەکرێ ئەمە کۆمەڵی ڕێکەوتنامی شێطانی کراوە بەڕاستی لە دنیاە چ لە دەبوارە دینیەکەیە چ لە بوارە سیاسەکەیە یعنی بۆ نمونە ڕێکەوتنامی سایکسبیکۆ کە کراوە ظاهیرەکەی ئەو سیاسیە جاخۆ ئوستاز هەر ئاینی ئیبراهیمی پرۆژێکی صرف سیاسیە صرف سیاسی هیچ پەیوەندی بە دینەوە نییە چونکە لە ئەسڵا نە جوولەکە نە ئاینی یەهودی وەکو دەق ڕازیە بە ئاینێک دوای خۆی نە مەسیحی ڕازی و پاپا ڕازیە نە ئیسلامیش ڕازیە هیچ کام لەم ئاینانە بە ئاینێک ڕازی نین لە بینی پرۆستانت و کاتۆلیکە ناتوانانی یەک بگری ناتوانانی یەک بگری ئەسڵەن تۆ چۆن نتوانانی وەلەو شاء ربک لجعل الناس أمة واحدة خی گەورە فەرمێ ولذلك خلقهم ولا يزالون مختلفين ئەسڵەن ئێمە بە جیاوازی دروست کراوین ئازادی ئەسڵەن پێکەوە ژیان گرنگەکەی لەوەیە مامۆستا من و تۆ جیاواز بینین جا بەیەکەوە بژین جا ئێمە بە زۆر بمانکەن بە یەک و دوایش بڵێ بەیەکەوە بژی ئەوە دیکتاتۆریێتەوە کە عەرزم کردی دکتۆر با من ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم یعنی شتێک کە تا ئەسا هیچ وەکو بڵێ سنوورەکانی دیار نین نەکراوەتە بەڵگەنامەیەک بەڵێننامەیەک ڕێکەوتنامەیەک یاک دوو سێ چوار پێنج شەش هەت وەهمە کەسێک نەبێ بڵێ من نوێنەری چی هەیە ینی دەنگۆم بیستووە کە گوایە ڕێکخراویی ئیسرائیلیش لە سەرما دەنگۆ نەخۆ بێ شتێکە بێ دیار بێت گوایە مەحەدێک هەیە کار بۆواکە بەڵام من تا ئێستا وەکو خۆم تەنها لە هەندێک راپۆرتی میدیاییە بینیومە تۆ پێ توانێت لەوانەیە گەورە کرابێ بابەتەکە لەوانەیە گەورە کرابێ هەر بڕابوون بێ بەو نەزەری موامەرێکە لە دنیا هەیە و ئەشکرێ ئەمە مەترسی یعنی مەترسی ئەمە لە کۆمەڵە شت بکەین وەک پێویستەکە باوەڕداران مامۆستا سۆران لەو شتانی کە لە دنیا ئەگوزارێ ئاگادار بن بەڵام نابێتەوە لە شتی وهمی بترسێنرێت و پرۆژەیەک تەنانەت ئەگەر دروستیش بکرێ بەو شێوەیە هەرگیز مەترسی نییە بەسەر ئاینەکان چونکە ئاینێک دەقێکی پیرۆزی لە پشتەوە نەبێ هەرگیز نابێ بە ئاین بۆیە مەترسی نییە مەترسیە بێ باشە دکتۆر ئەوەی کە دیقەت ئەمە ئەدەم من دیقەت لە یەک شتێم لە ڕووی سیاسیە و بڵین مەذهبیشەوە یاخود فرقەیەوە ئەوانەی کە زۆر دژی ئەم مەسەلەن دوو بەشن یا سەلەفیەکان یا ئیخوانیەکان سەلەفیەکان سەر بە سعودیە ئیخوانیش سەر بە قەتەر ئیشەکە لەکوێ لە ئیماراتە پێتوانێ ئەم ئێستا ئەگەر لە قەتەر با لەوانەیە ئیخوان قسەیشیان نەکردایە پێتوانێ ئەمەش ڕاست بێ ئەم لێرەش سیاسەتەکە دەور ببینێ بۆ تێکشکاندنی کەسایەتی مەسەن ئیماراتی عەرەبی و هەروەها تێکشکاندنی کەسایەتی ئەزهەر چونکە ئەوانەی کە زۆر جوان لێگری و ئەخوێنیتەوە کەسانی بەو شێوە توندڕەوی ئیسلامین و دش بە ئەحمەد طەیب قسەکەن لەگەڵ ئیماراتی عەرەبی متحدە ڕاستی بن مامۆستا سۆران ئاینی ئیبراهیمی من پێم وانی ئەگەر شتێکی وایە بە پرۆژەیەک بێت تەنها سەلەفیەکان و ئیخوانەکان دژی بن ئەوەی کە ئێستا باس لێساکەم من دڵنیام تۆش دژێبی وەکو چۆن ئەسڵەن ئیمانە پێی نییە وەکو چۆن سەرۆکی لیژنەی فتوای هەرێمی کوردستان دژی بوو وەکو چۆن سەرۆکی شتی زانایانی هەرێمی کوردستان دژی بوو هەموو موسڵمانێک ئەمە دژی وەهمین بەڵێ شتێکمان نەدیوە بۆیە من نایبینم تەنها شتەکە بڵێن تەنها سەلەفیەکان و ئیخوانیەکان دژی ئەم بابەتە لەبەرەوەی بابەتێکە دژی قورئانە دژی قورئانە بمبوورە با قسەکە واضح بێ باشە منیش دژم تۆش دژی بەس شتێک کە نەبێ من دژی چی بم ینی يعني ئەمانەوە قساکەن کە شتێک دروست بوو ئیمارات سەرکردایەتی ئەکات و شەیتانی گەورە ئەوە دنیا ئەحمەد طەیب شەیتانی گەورەی هەرگیز ئەسڵەن ئەو ڕێکەوتنامێ ئوستاز ئەو ڕێکەوتنامێکی زۆر جوانە زۆر ئەسڵەن و منەتوانم وەسفیکەم بڵم پیرۆزە بەڵێ من بەنیازم نا ئەحمەد طەیب وفاتی نەکردووە پاپا فرانسیس بەڵێ پاپا فرانسیس ئەسڵەن من نیازم وایە لە بۆ ساڵی داهاتووەگە وەکو پرۆپۆزەڵی ماستەرنامە قبول بکرێ یەکێک بێ لە بیکەم بە پرۆپۆزەڵی بۆ ماستەرنامە خوێنکارێک لەباری بەراوردی ئاینەکانە فەقرە بە فەقرە بێم شی بکەمەوە تەحسیلی دینی بۆ بکەم لە قورئان و لە تەورات و لە ئینجیلەوە بیکەم بە دراسەیەکی تەحلیلی مەوزوعی بمبورە دکتۆر هەر بەعزیەکیان
ڕێک تەکفیرەکەن لەنە هەمووی تەکفیرە و کوفرەوە معنە کوفرنەوە بێ ئاشکرا بڵین يعني أستاذ فكري ئەمە تكفير پاڵدانێک نییە بۆ ئیشێک لە جەهلەوەیە بەڕاستی يعني أستاذ ئێمە دینی ئەگەر بابەتەکە پێکەوە ژیانە قورئان پڕێتی لایەت ئەگەر دەرفەت نییە دنیا ئەتێنین و لەسەر بابەتی پێکەوە ژیان پێغەمبەر خۆی نمونەی صلی الله عليه وسلم نمونەی پێکەوە ژیان بووە لە ئینجیل باسی پێکەوە ژیان هەیە و عیسی علیه السلام هەموو کەسێکی قبول بۆ فەرمێتی دوژمنەکانیشتان خۆش بێ پێغەمبەری خۆش لەگەڵ مەسیحی جوولەکاژی و تاریخی ئیسلامیش شایەتی ئەوەیە ئێمە گرفتمان لەگەڵ پێکەوە ژیانە نییە ئەو شەڕە لەوانەیە بەشێکی بەهار ئەو شەڕە تەیارێ بێ تەیاری ئیسلامی بێ مەدرسە ئیسلامیەکان بێ لە ناویەکە بازاری پێگەرمەکە بەشێکی لەوانەی ئەوە بێ بەڕاستی وەڵا پێش آخر پرسیارکەمێک پرسیار بەلامەوە گرنگە بەڵێ ئێستا لە ناو عالەمی ئیسلامیە چ شیعە و چ سونە جۆرێک لە نوێگەری هەیە بەڵێ چ وەک پێکەوە ژیان چ وەک خوێندنەوەیەکی تازە بۆ دین چ وەک بۆ نمونە شەحرور مەسەڵەن عەدنان ئیبراهیم لە ناو شیعەشە کەمال حەیدەری ئەوانیش بەمە ئیتیهامە کرێن کە دەستیان لە پشتۆ بێ بۆ ئەوی ڕێگە خۆشکەن بۆ ئەم ئەولەمە دینیە پێت وایە ئوستاز لە هەموو سەردەمێکە کۆمەڵە خەڵکی منەوەر هەبوون کاتی خۆی لەوانەیە بە ئیبن تەیمیە وترابێت کەسێکە دەرچووە بە ئەبوو حەسەنی عەشعەری جوا وترابێ بە ئیمامی ڕازی و بە غەزالی جوا وترابێ بە محەممەد عەبدە و شێخ ڕەشید ڕەزا و جەمالەدین ئەفغانی جوا وترابێ ئەسڵەنم بە ڕێزانی کە ناوتیان زۆر بچووکترن لەوەی باسی محەممەد عەبدەت کرد شێخێکی سووری هەیە شێخ عالمی حەدیثە بۆ ئەوامە ناوازن هەر بە ئەشکرا ئەڵێ محەممەد عەبدە پیاوێکی بەحساب هێن ینی عالمە ئەوە نێ بڵێم متەطەریفێکی دینیە وەکو جیهادیەک ینی عالمێکی تەقلیدی دەڵێ ئەسڵەن محەممەد عەبدە لەعنەتێکە کە ئینگلیز دروستیان کردو تۆ لە شێخێکی ئەزهەر لە پیاوێکی مفەسیرێکی گەورە لە زیندووکەرەوەی یعنی ئەتوانین بڵێن یەکەم کەس کە لە دوای لەو شکستەی کە بەسەر ومەتی ئیسلامیاتوە محەممەد عەبدە و مجەلەی مەنار و شێخ ڕەشید ڕەزاوانە نوێ لەلایەتی زیندووکەرەوە نێگەریەکەن کەواکیبی و یعنی ئوستاز ئەسڵەن من پێم ناخۆشە ئەو بەڕێزانی کە ناوەتێنان لەگەڵەوەی لە شانیان کەم ناکەمەوە ئەسڵەن ئەوانە هەر قوتابی مەنار نین یعنی ناتوان ئێمە نوێگەرمان زۆرە یعنی ئێمە لە عالەمی ئیسلامیە یعنی بەڕاستی حتا یعنی لەناو هەموو قسانیان پێوترا ڕەفع تەحتاویە بەڵێ ئاساییە تۆ مەوسە سۆران ئەگەر قسەت پێ نەوتری یعنی هیچت نەکرو یعنی لە خەتەکە لات نێیاوە یعنی تەپوتۆزەکەت نەڕەوانەوەتەوە یعنی ئەبێ شتێ پێوترێ ئەبێ من ناڵم دژی ئاڕاستە بی دژە باو بی بەڵام ئەگەر تۆ ئەو تەپوتۆزە نەتەکێنی ئەو چاوی خەڵکە نەکەیتەوە هەرگیز جوێنی پێ نادرێت ئەو ئەڵێ ئەمە تەکفیری ئەەکە ینی ئەمیلێکی ئەوروپیە ئەمریکی بەریتانیا مەسەلەن غەریب نییە تەکفیرکردن لە ئەدەبیاتی ئیسلامیە بەداخەوە تەکفیرکردن غەریب نییە شێخی قەرزاوی قەرزاویش تەکفیر کراوە تەفسیر کراوە غەزالیش بە شەحرورە دینێکی تازەی هێناوە مەسەلەن جا لەسەر ئیبراهیم عەدنان زۆر لە سەلەفیەکان هەر عەدنان ئیبراهیم خۆمان چەند کەس تەکفیر کرا یعنی من پێم وایە عەدنان ئیبراهیم هەر واعیزێکە شتێکیکە نییە محەممەد شەحرور کۆمەڵە تەرحی هەیە ئەکرێ تەرحەکانی لە حتا باس و لێ کۆڕینەی لەسەر کراوە لە هەندێک شتا پێکاوێتی کەسێکە مهندسێکی سووریە پسپۆری ئاینەکان نییە بەڵام کۆمەڵە تەرحی جوانی هەیە لە زۆرتی شانی پێکەوە نەزەرێکی باشی هەیە خۆ تۆ ئاڵین مهندسە خۆ مەسەلەن بابلين إمامي ألباني شهادة هذا لا ملاش يخوند أخوي خوند يعني تقريبا طين بلين شهر النظرية شيء دروس كلهم متكاملة طبعا هلايتها زوري شغلتها من خم بخم يعني لزوج ناجب مشك ما أصلا يعني. بهرحال يعني فكر إنساني ما وصل سورة ناوسته فكر ناوسته جو اجتهاد ناوسته أكرم بريزانة لهشتانك أبي بيكن لهشتانك هلبن إما بابا تجرينك أوي ما وصل أين كان بيسكا لقل بابەتە نوێەکانە خۆیان نوێکەنەوە لەگەڵ عەسرا بژین ئەو بابەتانی کە گۆڕا و چەسپاو نییە وەڵامی داخوازیەکانی خەڵک بنەوە ئاینێک ئەگەر ئەوە نەچەق بەستوو بێ کە پێی وابێت ئەم دەقانەکە تەنها ئەبێ بەو شێوەیە تەفسیر کرێکە لە سەردەمی ڕیسالەیە کراوە لە سەردەمی یەکەمی ئیسلاما کراوە ئەمە دۆگماییە بەڕاستی ئەمە دۆگماییە ئێمە فکر ناوەستێ مامۆستا سۆران اینجا ئینسان ئەگەر پێکای ئەوە دوو ئەجری هەیە نەی ئەگەر پێکای ئەجرێکی هەیە پێکا دوو ئەجری هەیە بۆ ئەبزانم وایە یعنی لە وانە یعنی نا ئەو لە قورئانەکەی وایە بەس بەڵێ ئەگەر پێکای دووەجیە بەس من وای لێ کەم وەکو قورئانەکە لەبەرەوەی ئەم هەوڵەیە جاری چەندی هەوڵەکەی جاری چەندی هەڵەکەی دکتۆر بەنسبەت خۆمانەوە هەرێمی کوردستان ئێستا فەرقمان کرد لە بینی ئاینی ئیبراهیمی و
ئەوەی کە مەزعومە با بڵێن چونکە شتێکمان نەدیوە بەڵێ. کۆنکرێتی بێ بەڵێ. بڵێن ئەم شتەیە لەگەڵ ئاینە ئیبراهیمیەکان کە ئیسلام و مەسیحێت و یەهودیەتە لەم ماوەی لە کوردستانی خۆمان شتێک بوو بە ناوی نزای نیشتیمانیەوە بەڵێ حەزەکەم بینەر تێ بگەن جارە خۆی نزای نیشتیمانیەکە چی بوویانی بەڵێ ڕاستی نزای نیشتیمانی بەتوانین بڵێن مێژوویەکی 70 ساڵە تا 100 ساڵی هەیە ئەم کولتورێکە توانین بڵێن لە ئەمریکا لە 1935ەوە هەیە بڵاوە خۆی چییە ینی لە ئەسڵ هەر برتێ لە نزا دوعاکردن خەڵک کۆکرێتەوە زیاتر لە ئەمریکا کراوە زیاتر مەسیحەکان بەشداربوون و ئاماژەش بۆ دوا خواردنی مەسیح لەگەڵ خوێنکارەکانیە کە بریتی بووە لە سرکە و العشاء الأخير العشاء الرباني الأخير کە بریتی بووە لە نان و سرکە یا نان و خەمر کە عیسا ئاماژەیدا و فەرمیێتی ئەم نانە بە عەدالەت دابەشکەن و نانی پێکەوە بوون و نانی وەحدە و نانی سەڵات و دوعایە بۆیە لە ئەمریکا کراوە وە لە 1953 یەکەم جار سەرۆکی ئەمریکا ئایزنهاوەر بەشداری کردووە و بۆ بە کولتور هاتوۆتە ئەم کەنەدا چۆتە ئوسترالیا چۆتە بریتانیا ئەخیر جاریش پار لە ئۆکرانیا کراوە یعنی ئەتوانین بڵێن کولتورێکی ئەمریکی مەسیحیە لە دنیا زیاتر مەسیحەکان تیا بەشدارن بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستانە کرا لەوەی ئەوان جوانتر و فراوانتر یەک دقە ئەو تاریخی کە ئەوەی نزانانی بڵێن ئەمریکای لە چ کاتێکە ئەکەوێتە یەکەم پێنجشەممەی مانگی دووەوە مانگی دوو ینی لەوانە کە نەخێر لە کوردستان یەکەم ناکری هەر هەمان شت بێت چونکە بۆ هەر ئەوەی کە مەبەستم تاریخەکە هەر ئەوەی کە پێوترێ ناشنال پرێر برێکفست ئەوەی کە هەر بریتێ لەو نزان نیشتیمانی کاکرێ بەڵام تەوقیتەکەی ئاساییە لەکرێ لە باکووری ئەفریقا بەش بە جۆرێکی تر بکرێ بەڵام ئەتوانین بڵێن درێژکراوی ئەوەیە و ئەو دەنگوێش کە هەیە ڕەبتی هەبێ بە ئاینی ئیبراهیمی و نەخێر هیچ ڕەبتێکی نییە بۆ بابەتەوە چونکە بابەتی ئاینی ئیبراهیمی تازەیە وەکو عەرزم کردیم بابەتی نزای نیشتیمانیە کە لە دنیاە بۆ نمونە لە بریتانیا بە ناوی نزای پەرلەمانی بۆ ینی واکرێ لە ئەمریکا یەکەم جار بە ناوی نزای سەرۆکایەتی بووە ینی بەو ناوەوە کراوە کۆنترێکە لە بابەتی ئاینی ئیبراهیمی و من کاتێک کە متابعی بەڕاستی بە ئامانەتەوە چونکە من نزیکەی 2 سەعات زیاتر دانیشتم متابعی ڤیدیۆکانیم کرد هیچ شتێک بە ئاشکرا طبعاً هیچ شتێک نەوترا خۆی ئەوەی نزای نیشتیمانی کوردستان چۆن بوو باڕکە خۆشم نایزانم ڕاستی من متابعم کرد من گوێم لە هەندێک لە وتارەکان گرت بە تایبەتی گوێم لە وتاری بەڕێز کاک مەسعود گرت گوێم لە وتاری بەڕێز لویس ساکۆ گرت بەڕاستی 2 وتاری زۆر باشی نزاکە بوون کاک مەسعود وەکو مسڵمانێک قسەی کرد و تاکیدی کردەوە ئاتەمان ئاماژە خوێندنەوەی ئاەتێک مزامەلە نیە بەڕاستی من بۆی هەندێک برادری خۆشم نار لە ڕێگەی مەسنجەرەوە زۆر گرنگە ئێمە کاک مەسعود شخصیەتیش گەورەیە یعنی بەڵێ من بە پارێزەری من گومانی ئەوم هەیەەوە چاوەڕوانی وەشی لە یەکەم کاک مەسعود پارێزەری ئاین و شوناس و ئەخلاقی خەڵکی کوردستان بێ بۆیە و وتارەکەشی بانگەشە بوو بۆ هەمومان یەکخوا ئەپەرستین و جەختکردنەوە بوو لەسەر پێکەوە ژیانی ئاینی و وتارەکەی بەڕێز لویس ساکۆ تەنانەت ئاماژەیدا بە غەزا بە مەئساتی غەزا کە خەڵک بەداخەوە ئاماژەی پێنێدا بەڵێ لویس ساکۆ وتیەوە مەئساتی کە لەوێ هەیە و جەختکرایەوە لەسەر پێکەوە ژیانی ئاینی من زۆرم پێخۆشە پیاوێکی لویس ساکۆ کە لەوانەیە مڕەشەح بێ لەوانەیە بەڵێ لویس ساکۆی کە لە کاردیناڵەکانی ڤاتیکان و نوێنەرایەتی ڕابەرایەتی کەنیسەی کاسۆلیکیەکە لە عێراقا پیاویشی گەورەیە یعنی یەکێکە لەو چەند کەسەی کاردیناڵی کە مڕەشەحە ئەگەر ئەو قسەیەن بۆی نەبێ بە بەڵا لەوانەیە ببێتە جێگرەوەی پاپا یعنی بۆچی نایانی بۆیە ئەو نزای نیشتیمانی لە هەرێمی کوردستانە لە دوور و نزیک بە ئاشکرا بەڕاستی هیچ پەیوەندی بە دینی ئیبراهیمی و بەیتی ئیبراهیمیەوە نییە بمبورە حەزەکەم یەک جیاوازی بکەین لەبینی ئەوەی کە پێوترێت ئاینی ئیبراهیمی لەگەڵ ئەو نزای نیشتیمانی هەیە ئەوەی ئاینی ئیبراهیمی ئەو نزای نیشتیمانیانی سێری کە ئەسڵەن ئاینی ئیبراهیمی باز لێک ئاینەکە بەڵام لە نزای نیشتیمانیە مەسیحی مەسیحەکان کاسۆلێکی پرۆتستان کلدانی ئاشوری سریانی ئەمە یعنی پاشان بۆ کوردستانەکە بەڵێ دوو ئاینی ئیبراهیمی سێ ئاینە وایە بەڵام لێرە یەزیدی سابیئە ئاینەکانی کاکایی
وخەڵکی تر تیا بەشداری بوو هەموو قسەیان کردوێ جۆمال لێمی تاسیم بەک بوو قسەی کرد جۆمال لە کەنیسەکانی ئاشووری کلدانی و سریانی بوو کەواتە گەر ئاینی ئیبراهیمی بووە باتە ناو سی ئاینە بووایە ڕاستە ئێمە لەوانەیە ڕخنێ ئەوە بگیرێ بۆن منە لە 600 کەسایەتی کە بان کراوە کەمترین کەسایەتی ئاینی تیا بووە بۆیە لەوانەیە هەر لەبەر ڕێخەرەکەشی هەر لەبەرەوەی تایپی لەبەرەوەی تایپی بابەتەکە هەر لەبەرەوەی لە ئەسڵا تایپی چێت توانین بڵێن ئەوروپی بۆ شێوەی تۆ ناتوانانی بە زووی بیکەی بە تایپێکی شەرقی بۆیاخێکی ئیسلامی پیا بکەی فەرزەکەی کە نزایەک پێویستی بە خەڵکانی پیاوانی دینی خۆی ئەبێ نزابێ ڕاستی من بابەتەکەوەنی کە ئەبینم بەڕاستی لە ڕووی سیاسی و زۆر گرنگە و زۆر گەورەیە شتێکی عالەمیە بۆ نمونە 400 کەسایەتی لا بۆ نمونە سەرۆک وەزیری سلۆڤینیا بەشدار بووە کاکە ڕاستی سەرۆک وەزیر نییە ئەم هەموو کۆنگرێزمان و پەرلەمانتارە لە دەرەوە ئێمە 400 میلیۆنی دەرەوە هەوە چەند من هەندێک زانیاریم دوایی دەسم کەوت یعنی بۆم بەرنامەی جەنابەت لەوانەشە دقیق نەبم بەڵام ئەکرا یعنی ئەکرێ ئەگەر بەردەوام بێ بۆ داهات و شتی زۆر باشتری تیا بێ ومێ دەکەم من وەکو شتێکی دینی سەیری ناکەم بەڕاستی وەکو چالێکیی سیاسی گەورە سەیرێکم کە ئەکرێ دیسانەوە بەبێ مجاملە من قەت مجاملەم لە بەتایبەتی لەم بابەتانەیە ئەکرێ زۆر ئەنجامی زۆر باشی هەبێ بۆ لایەنی سیاسی هەرێمی کوردستان پێگەی سیاسی هەرێمی کوردستان بەرز بکاتەوە و مەترسی نییە بەڕاستی هەندێک گەڵەن وەکو مەترسی هەیە بۆ ئەوەی کە لەناو وڵاتانی عەرەبیا پێگەی هەرێمی کوردستان لاوەز بێ بەداخەوە وڵاتانی عەرەبی لەو کاتەشاکە ئێمە زۆر متەدەین و نەوەی سەڵاحەدینی ئەیوبین لەو کاتی تنگانەکان هەرگیز هەر موقیفمان لاواز بووە هەرگیز ئێمە هەر کاتێ داوای مافی خۆمان کردبێ وتیان ئیسرائیلی دووەم یعنی پشتیوانیان نەکردین بەداخەوە ئێمە گەلی کورد گەلێکی متەدەینە هەرگیز نەمەلاکانی نەزاناکانی نەزانکۆکانی نەسەرۆکەکانی دەستبەرداری ئیسلام نابن. زۆر سپاس بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەمان تاکو ئەڵقەی داهاتوو میوانیشتر خواتان لەگەڵ